بسم الله الرحمن الرحيم وبه نستعين الحمد لله وكفى وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد المصطفى وعلى آله وأصحابه المجتبى. بەڕێزان خۆشەویستان گەنج و لاوە ڕێزدارەکان خۆشحاڵ و شادومانی لە زنجیرەی 27مین دەگەینەوە خزمەت ئێوەی بەڕێز لە سەبارەت بە تەفسیری جوزئی عەممە، ئەویش لەو وانەیەدا تەفسیری هەردوو سوورەتەکانی ئەزەلزەلە والعادیات دەکەین. سەرەتا ئێستا دەچینە خزمەت سوورەتی زەلزەلە کەوا چەند تەوەرێک لە خۆ دەگری. تەوەری یەکەم پێناسەی سوورەتەکە ناوی سوورەتی زەلزەلەیە. زەلزەلە واتە بوومەلەرزە، عەرد لەرزین. ژمارەی ئاەتەکانی 8 ئاەتە سوورەتێکە لە شاری مەکەی پیرۆز دابەزیوە. 99هەمین سوورەتی قورئانی پیرۆزە، دوای سوورەتی ئەننیساء دابەزیە. بابەتەکانی ئەو سوورەتە بابەتەکانی باسی ڕۆژی دوایی و کارەساتە ترسناک و شپڕزەیی مرۆڤەکان و پاداشت و سزا و تۆڵەی خوای گەورە دەکات سوبحانەهو وتەعالە لەو سوورەتەدا. تەوەری سێیەم پەیوەندی بە سوورەتی پێشوو. لە سوورەتی پێشوو خوای گەورە سوبحانەهو وتەعالە باسی لادان و پەرتەوازەبوونی خاوەن کتێبەکانی کرد لە جوولەکە و گاورەکان و باسی موشریکانی کرد کاتێک کە دوور دەکەونەوە لە ئاینی ڕاست و دروست، کاتێک بە دوور دەکەون لە دینی پێغەمبەری خوا، دینی ڕاستەقینە، حاڵ و حاڵیان چۆن دەبیتن. خوای گەورە لەو سوورەتەدا ئاماژە بەوەی دەکا ڕۆژی قیامەت سوبحانەهو وتەعالە پلە و پایە و هەروەها ناوبانگ هیچ شتێک نامیدێ ئەوەی بە کەلکی ئینسان دێ عەمەلی ساڵحی ئینسانە. بۆیە هەر کەسێک بە ئیمانەوە بمری، بە ئیمانەکی تەوحید و موحیدەوە، بە تەوحیدەوە بمری، عەمەلی چاکە بکە، ئەو ئینسانە لە ڕۆژی قیامەتێ پاداشتی خۆی وەردەگری. هەر کەسێک لەسەر شیرک و کوفر بمری، ئەوە بەڕاستی دەستی لە دنیا لەستی لە هەموو شتێک دەبڕدرێت و ماڵ وێران دەبێت و لە ڕۆژی قیامەتێ خوای گەورە سوبحانەهو وتەعالە مەعامەلە و هەرس و کەول لەگەر هەموو ئینسانێک دەکات لەسەر ئەساس و بنچینەی ئیمان تەوحید. کەواتە ئەگەر کابرە موحید بی ئەوە دەرچووە ڕزگار بووە، و ئەگەر مشریک بی خوا پەنامان بدا ئەوە تێچووە و فەوتاوە و لە ناو چووە. تەوەری چوارەم مانای وشەکان کەلیمەی زیلزالەها واتە لەرزینی زەوی، ئەثقالەها گرانایی واتە گرانایی زەوی، مالەها ما بەتەنێ دەخیندرێتەوە، لەها بەتەنەیە، ما لەها واتە ئەوە چیەتی زەوی لەبەرچی ڕاناوەستی، بۆ لەنگەری لێ تێک چووە، بۆ لەنگەر ناگری، ئۆقرە ناگری. ئەخبارەها ئەوەی ڕووی داوە لەسەری، یعنی هەر شتێک ڕووی داوە لەسەر ئەو زەویە. ئەوحا سروشی بۆ کردووە واتە خوای گەورە وەحی ناردووە لەو ئەو زەویە کە ڕانەوەستی. یەسدوڕ دەردەچن ئەشتاتەن بە پەرتەوازەیی یان جیاجیا، یەڕەح دەیبینێتەوە. پێنجەم تەوەری پێنجەم مانە و تەفسیری ئاەتە پیرۆزەکان. خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەو سوورەتەدا باسی ڕووداوێکی زۆر گەورەمان لۆ دەکا لە ڕووداوەکانی ڕۆژی قیامەت. لەو سوورەتەدا خوای گەورە تەسویری مەشهەدی ڕۆژی قیامەتمان دێنێتە بەرچاو. هەموو مەوقیفەکە، هەموو قۆناغەکان، قۆناغ بە قۆناغ لەو کاتێک کە ئەو قیامەتە دێ، ئەو دنیاە دەست دەکە بە لەرزین، ئەو بوونەوە و کەون و کائیناتە هیچ دەسە نامینێ. لە دواییدا خوای گەورە باسی مەشهەدەکەمان لۆ دەگواستەوە لەو مەشهەدی ڕۆژی قیامەت. لەوێن دەریش سەختترین و ناخۆشترین دیمەن ئەویش کە بریتە لە کاتی پێوانە و کێشانەکردنی کردەوەکانی ئینسانە، کە لەو ڕۆژەدا بەڕاستی سەحیفەی ئەعمال کردەوەکانی ئینسان دەدرێتەوە بە مرۆڤەکان هەمووی بە تێگەڕایی. خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرموێ ئیذا زولزیلەتی الئەرض زیلزالەها. کاتێک کەلیمەی ئیذا لێرە پێنێ ئیذای فوجائی واتە لە ناکاو لە هیگڕا دەبینی زولزیلەتی الئەرض، ئەو عەردە دەلەرزی دێتە هەژان، ئەو عەردە بە هەژانێکی ئەو تۆ دەهەژێ زیلزالەها، ئەو زیلزال و
بوومە لەرزە و هەژانەی کەوا لەسەری يعني سەپاوە کە دەبێ ئەو ڕۆژە ببینێتن. يعني خوای گەورە سوبحانە وتەعالە کاتی خۆی کە خەڵقی ئاسمان و زەوی هەمووی کرد، خوای گەورە سوبحانەه وتەعالە بڕیاری داوە ئەی زەوی هەتاکو کاتی خۆی دەبێ لەنگەر بگری ئۆقرە بگری ئەو مەخلوقاتەی من لەسەر پشتی خۆت ڕابگری. زەوی هاتە ژێر ئەمر و فەرمانی خوای گەورە سوبحانەه وتەعالە. خوای گەورە دەفەرمێ كاتك عرض آسمان دروس كرا قالتا خواي قورة بعرض قالتا خواي قورة فرمو ائتيا طوعا أو كرها أي آسمان أي زوي ورد جير أمر فرماني من ورد جير أمر فرماني منو جيرايلي من بن قالت طوعا أو كرها تبويستي خوتان أقردنا بزوري ملكستان دكم جير أمر وجير بار وجير فرماني من بن قالتا عرض زوي آسمان وزوي وتيان أتينا طائعين أي خواي قورا إما بملكتي بويستي خومان بطوعي خومان يعني بويستي خومان دينا جير أمر وفرماني تو أي خواي قورا زانا لو يكاتك كزويج درزي وكو خواي قورا لسورة انشقاق فرموي إذا انشقت السماء ده فرمي خواي قورا سبحانه وتعالى لو كاتي آسمان إذا انشقت السماء كاتك أو آسمان الشق دبي زانا إنزا خواي قرد فرمي وحقد لها حقي خويتي آسمان شق بي زانا وإذا الأرض مدت لو كاتد عرضك بان دكريتوا أو عرض الراد خري هيش تشي دسا بشتي نامي نتراي نوشكاي ندار نتيا هيش تشي لسبج نامي لا ترى فيها عوجا ولا أمتا هيت هوراز ونشويشي لسنامي دبيت عردتي لوس لو شويدا أو عردك دلرزي لو يتمشادك زود زارن كاتك عرد لرزي ببيوري ريختر كزاناك أو برين برين بيوري عرد لرزيني دي توا بناوي خوشي هاد أو برين أو بيورا داندرا ريختر أو ببيوري أو ريختر تمشارك زود زار بوما لرزيك دبي دلين درجة دوبوا سيبوا بينزوني بوا حف بوا زانتها مشابكة حتى بينزوني سلامة بلام لوي بصروا سبحان الله زور جار زرر وزياني زور قورة دا سن قورة تربي أون دبي أديت دبي عرض لرزين وبوما لرزين روجي قيامة دبي درجة كي تبي ببي درجة سبحان الله أو عرض بس دهجي بويا كاتك زور دهجي هارتي سريتي هارتي دروس كراوي سريتي هيتي ناميني سبحان الله بويا كعرض زور دلرزي شقار لعرضي بياربي أبي صالح لو بيش كعرض لرزينك رويدات بتايبا لمنطقي قرميان عرض شقي بردبو يعني زلامية كتناوي سبحان الله بوشاينا وعرض كغازات لعرضي هي لقل لرزين سبحان الله أو عرض دا تقي لو عرضي دا تقيتا وأخرجت الأرض أثقالها أو غازات أو شتاني لنا وناخي زويات هل هم يفرر ذات درو سبحان الله وأخرجت الأرض أثقالها لو كاتي لك اللرزيني زوي أخرجت الأرض هرتي لنا وزجي زوية هل هموي أخرجت فريدات دري ديري بدردكوي أثقالها لقرصعية كان لهرتي ما ديكتي دا حتى أو مردواني ناوزوي فريدات دريو دروس دكات وياخذ لكاتي نفخي دوام إندا هرتينا قصاينا وزجي زوية لمردوا كان زين دي دفتوا وقال الإنسان ما لها لو كاتدا أو زوية كدلرزي إن دمروفا كان سريان صور دميني عزباتيان دميني يا ربي يا إلهي لو هتا استا أو عرض الراوستا لو استا أو عرض أقري لي جراوا ما لها أي زوي تيد لي قوماوا تشتق رويداوا لبرتي أقرا ناقري يومئذ تحدث أخبارها يومئذ لروج قيامته أو روجيا تحدث أخبارها أو زوية باسي خبرو ردا وكاني سربشتي خوي دكان له عبدو بندكاني إخوة لبو مروفكان طبعا أو آية بلقيا كزوي شاهدي لسمروف دا لو إنسان هل قناه تاوانك بكي
ئەگەر ئەندامەکانی لەشی خۆشت شایدی لە سەنەدەن یەکێک لەوانی کە شایدی لەسەردا ئەو عەردەیە دێتە گۆ دێتە قسەکردن دێتە زوبان بە زمان حاڵی خۆی بە زمانێکی فەسیح هەموو خەڵکە تێدەگا بەڵێ یا رب العالمین فرانی کوڕی فران لەسرە من لە فران شوێن فران کەسی کوشت زوڵمی لە فران کرد ماڵی فران کەسی داگیر کرد يومئذ تحدث أخبارها لۆی بزانە زانایان دەفەرمونون سنەتە ئینسان کاتێک نوێژ دەکا جێگاکەی خۆی بگۆستەوە گەیشتە هەر شوێنێک دوور کەعەتی نوێژ لێ بکە لۆ لەبەرەوەی شایدین لە بۆ بدە دەچی لە ئاقارەکە دەست نوێشتەیە ڕوو لە قیبلەی بکە دوور کەعەت نوێژی بکە لا دێ مزگەفتێکی دوور کەعەوە هەمووی دەبتە شایدی لە بۆ تۆ لە ڕۆژی قیامەتێ شایدی چمان لەسەردەن بأن ربك أوحى لها أو زەویە شایدی دەدا قسە دەکا دەڵێ بۆیە من ئەوڕۆ ئۆقرم لێ گیراوە بۆیە ئێوە من ئەوڕۆ هاتیمە هەژان بأن ربك أوحى لها چونکە خوای گەورە سوبحانەهو وتەعالە وحی لە بۆ من ناردووە سروشی پێکردیم و فەرمانی پێکردوم کەوا ئیشی من کۆتایی پێهات تەواو دەبە زەویەکی کە غەیری ئەو زەویە وەکو خوای گەورە دەفەرمێ يوم تبدل الأرض غير الأرض ئەو زەویە دەگۆڕێ دەبێتە زەویەشی تر نامینێ بتێژێر دارەکان نامینێ لە ڕۆبارەکان ئاو بخۆیەوە چیا و چۆل نامینێ ئەشکەف نامینێ غەیرە الأرض عەردێشترە ئەوڕۆ يومئذ ئەو ڕۆژە کە ڕۆژی قیامەتە يصدر الناس أشتاتا ليروا أعمالهم هەرچی خەڵکە لە ناوناخی ئەو زەویە لە ناو گۆڕەکانیان هەر هەمووی دێتە دەرێ هەر هەمووی دێتە دەرێ يصدر الناس کەلیمەی يصدر عادەتەن ئەوە چۆن تەمەشارێکی خەڵکێکی گەلێک زۆر دوور لە ڕۆی حازری و بینەر و بیسەری بەڕێز مەسەڵەن تەمەشا دەکەی مێگەلێکی زۆر لە ئاژەڵ شوانێک بە پێشە خۆیاندا ئەوە هەمووی پێکەوە بە تێکڕایی لە ناو یەک دەڕۆن ئەو یعنی بە گەلە گۆما بە کۆمەڵێکی گەلێک زۆر بە مێگەلێکی زۆر دەڕۆن لە ڕۆژی قیامەتێ ئینسانیش بەبێ ئەوەی کەسێک بیان هاژووە بەبێ ئەوەی کەسێک ئاراستەیان بکە هەر هەمووی كأنهم إلى نصب يفيضون كأنه عالمتيان لو داندرايا لو تقاندرايا الدعوان اللي بكري لدوري أو على مكوبنا أو خلق هموي برصاعي محشر دروان يصدر الناس أو خلق لنا كورة كانيان دينا دري كو دينا دري أشتاتا هموي زياد يقلير ديت دري يقلير دري لا عبد شغلانك بنزاك بيك زاري بيت دري سبحان الله شكو أو عرض زور كونه ئێستا ئەو شوێنی ئەمەلەی دانیشتین بنمان احتیمالە بەسەتەها کەسی تێدا نێژرابی لاشەکان ڕزیون بەڵام ڕوحەکە هەدەمینێ بەڵام عەجب الذەنب وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ کلێند کە لێ کلێنجەی ئینسانە ئەو شوێنە هەدەمینێ کە زۆر بچووکار یعنی ڕەنگە بە چاویش نەبیندرێ بەڵام لەوێن دەڕا ئینسانەکان دروست دەکرێنەوە هەر هەمووی بەیەکجە وەکو پاقلەی بەهارێ شین دەبتەوە و لە گۆڕی خۆی دێتە دەرێ و یەکە و سەر بەرەو سەعی مەحشەر دەڕوا بۆ ئەو خەڵکە بەرەو ئەو شوێنە دەچن لیوڕە و ئەعمالەهم هەتا کردەوەکانی خۆیان پێ نیشان بدرێ یوڕە و واتە پێیان نیشان بدرێ سبحان الله چەند زەحمەتە کەسێک هیچ چاکەی دەکرد لەو ڕۆژەدا چەند شەرمەزاریە چەند ماڵوێرانیە چ خۆشیەکە بۆ ئەو کەسەش کەوا زۆر کردەوەی چاچی هەیە چەند بە دڵخۆشی چەند بە سەربەرزی چ بە خۆشگوزەرانیە وکو دڵخۆشیەک بەرەو سعی بەحشە دەڕوا فمن يعمل مثقال ذرة خيرا يره فمن يعمل كوابو هەر کەسێک کردەوەی کردبی يعمل ئەو ڕۆژە عملە مثقال ذرة هەندێک زانایان دەفەرمون کاتێک پەنجەرەی بکەیەوە تەمەشا دەکەی لەگە تیشتی ڕۆناچیەکە هەندێک شێت ئەو هەدەخولێنەوە طبعا هەڵەوتە بە چاو دەبینرێتن تاچی ئەوانە پێی دەوترێ مثقال ذرة یاخود دەڵێن جێرکە مێرستانی زۆر بچووک سەرەکەی دەڵێن ئەو مثقال ذرەیە سبحان الله مثقال ذرة يعني کەمترین شت لە پێوانە لە کێشان بە قەدرایی ئەوەندە ئینسان بیکە بە قەدرای ئەو مثقال ذرەی خەیرا لە خێری کردبی یەڕەه لە ڕۆژی قیامەتی دەیبینتەوە باشە عەمەلی ساڵح چییە هەموو عەمەلێکی ساڵح بریتێ لەوەی بە ئیمانەوە کابرا کردبی ئەگەر ئینسانی ئیماندار ئەگەر یەک شتی کردبی بە قەدرای یەک مثقال ذرە یەک کەلیمە قسە
يره لروج قيامتي ديمين توا بەڵام ئینسانی کافر ئەگەر بە قەدرای ئەو دنیاە چاکەی کردبی کە ئیمانی لەگەر نیە چکەم لە بۆ خوانەی کردیا چکە ئیمانی بەخوا نەبووە ئومێدی بە پاداشتی قیامەت نەبووە هیچی نابیتەوە سبحان الله هەر هەمووی دەبتە هەباء منثورا لۆیە ئینسانی ڕیابازیش لە دنیای ئەگە هەچەندی تاعەت و عیبادەتی خوا بکە ئەگەر ئیخلاصی تێدا نەبی دەڵێن وقدمنا إلى ما عملوا من عمل يا إلهي يا ربي زۆر کار و کردەوەی گەورەمان کردبوو لە دنیای ئێمە من عمل لە کردەوەی زۆر گەورە و باش و بەسەنگ فجعلناه هباء منثورا بەڵام ئێستا دەبینین هەر هەمووی بووە تۆزی سەرزەوی و ڕۆی و نما لۆ لەبەروی ڕیای تێدا بووە یان کابرا بە ئیمانەوە نێکردووە مشریک بووە بۆیە نابێتە خاوەنی یەک چاکە ومن يعمل مثقال ذرة شرا يره وهر كسك بقدر يك توسقال يك مثقال ذرة خراپەی بکە لەو ڕۆژەدا کە ڕۆژی قیامەتە دەیبینێتەوە کەواتە خوا زوڵم ناکە عەدالەتی خۆی بەکاردەینی بەڵام لەگەر ئیمانداران لەگە پیاو چاکەکان لەگە کەسە گەورەکان خوا فەزلی و بەخششی خۆی بەکاردەینیتن دەگەینە تەوەری شەشەم سوود و پەند هەڵێنجراوەکانی ئەو سوورەتی پیرۆزە یەکەمین زەوی و هەموو بوونەوەر لە ژێر فەرمانی خوای گەورەدایە وەستان و جوولە و لەرزینی بە فەرمان و سروشێکە کە لەلایەن خوای گەورەوە فەرمانی پێ دەکرێت خاڵی دووەم زەوی هەواڵی هەموو چاکە و خراپەیەکی سەرخۆی دەدات کە لەسەری کراوە سێم خوای گەورە دادپەروەرە بەرامبەر بەندەکانی هەرچی مرۆڤ بیکات لە دنیا لە خێر و چاکە هەمووی دەبینرێتەوە بەڵام مەرز نییە پاداشتەکە یەک بەیەک بێت بەڵکو بەخشش و میهرەبانی خۆی یەک بە چەندین چاکە دەداتەوە بەڵام بەرامبەر هەر خراپێک یەک گوناهی بۆ دەنووسێت دادپەروەرانە هەرس و کەوت لەگەر کەسی خراپە کار دەکات تەوەری هەفتەم ڕوونکردنەوە چەند زانیاریەک دەدواری بوومە لەرزەی زەوی بوومە لەرزە بەهۆی شتە قورسەکان و لەدبوونی ناوزکی زەوی ڕوودەدات دووەم بوومە لەرزە لە ناکاو ڕوودەدات کەس هەستی پێ ناکات تەنها چەند جۆرە ئاژەڵێک نەبێت بەر لەوەی ڕوو بدات هەستی پێ دەکەن و بە تایبەت ئاژەڵی فیل زۆر لە هەموو ئاژەڵێک تایبری هەستیارترە جێدرێژ زۆر بە چاچی هەست دەکاتن بە بەر لەوەی بوومە لەرزەکە ڕوو بدا هەستی پێ دەکەن وەکو لە تسۆنامی ئەو حادیسەی کە ڕوویدا یەکەم کەسێک وەکو شاید حاڵەکان دەرن دیتمان فیلەکانی ناوغابەتەکان هەموو هەرداهاتن ئەو شوێنەیان بەجی دەهێشت ڕۆیشتن دوای ماوەیەکی کەم لە شەوەکەی سبحان الله ئەو بوومە لەرزەیە ڕوویدا خێرایی شەپۆڵەکەی لە نێوان 5.5 تا 13.8 یعنی کیلۆمەترە لە یەک چرکەدا یعنی 5 کیلۆمەتر و نیو تا 13 کیلۆمەتر و 8.8 کیلۆمەتر لە یەک چرکەدا دەبڕی سبحان الله یعنی کە بوومە لەرزەیەک دەبی یعنی ئەو بەجێرەی کیلۆمەترەکەیە کە تەسیری چەندە پانتاییەکەی چەند بەهێزبی ئەوەندە زیاتر پانتاییزەیەکەی دەگرتەوە چوارەم پێوەری پێوانەی بوومە لەرزەزانایەکی ئەمریکی لە ساڵی 1935 دۆزیەوە بە ناوی ڕیچشەر بۆیە بە ناوی ئەو دانرا ئێستا بەردرێنی ڕێختەر یعنی ئەکە بوویتە خا بەو شێوەیە چەندین شایدی هەیە لەسەر کردەوەکانی مرۆڤ شاهیدی پێغەمبەری خوا لەسەر ئومەتەکەی وەکو خوای گەورەفەرمووە یەکوونە الرەسوول عەلەیکم شەهیدا ئەی ئومەتی پێغەمبەری خۆ دەبێتە شاهید بەسەرتانەوە دووەم شاهدی ئومەتەکەی بەسەر ئومەتەکانی پێشیەوە وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ئێمەی ئومەتی پێغەمبەر دەبینە شاهد بەسەر ئومەتەکانی پێشوو سێم شاهدی ئەندامەکانی لەشی مرۆڤ وەکو خوای گەورە دەفەرموێ اليوم نختم على أفواههم وتكلمنا أيديهم وتشهد أرجلهم بما كانوا يكسبون چوارم شاهدی زەوی لەو کردەوانی کە لەسەری ئەنجام دراوە ئەوە سەبارەت بە تەفسیر و ڕوونکردنەوەی سوورەتی زەلزەلە ئێستا دەینە سەر تەفسیری سوورەتی العادیات تەوەری یەکەم پێناسەکەی ناوی سوورەتی العادیاتە وشەی عادیات واتە ئەو ئەسپوڵاغانەی کەوا لە کاتی شەڕ زۆر بە تەوژم و بەتینەوە دێن و دەچن یعنی تەعدو واتە بە گوڕ و بەتینەوە زۆر بە خێرایی لە گۆڕەپانی جەنگ دێن و دەچن و هاتو چۆ دەکات ژمارەی ئاەتەکانی 11 ئاەتە سوورەتێکی مەککیە زنجیرەی سەتەمین سوورەتی قورئانە لە دوای سوورەتی العەسر دابەزیوە بابەتەکانی
خوای گەورە سوێن بە هاتوچۆی وڵاغەکانی گۆڕەپانی جەنگ دەخوات. دووەم باسی خوڕەوشتی لاساری و کەل لە ڕقی مرۆڤ دەکات، هۆکارەکەشی باز دەکات کە دەوڵەمەندی و خۆشەویستی دنیا و ماڵە وای لێ دەکات کە کەل لە ڕق و کەسێکی سەرشەق بی. سێم تەوەری سێب کە لەو قورئانە لەو سوورەتەدا باز دەکات بڕوابوون بە ڕۆژی دوایی و هەستکردن بە چاودێری خوای گەورە مرۆڤ لەو خووە خراپە دەپارێزێت. تەوەری سێم پەیوەندی بە سوورەتی پێشوو. لە سوورەتی پێشوو کە سوورەتی زەلزەلەیە خوای گەورە باسی ڕۆژی دوایی و پاداشت و سزای کرد بۆ چاکەکاران و خراپەکاران. لەو سوورەتەدا خوای گەورە باسی گەورەترین کار و کردەوە دەکات، ئەویش غەزا و تێکۆشانە لە پێناو خوا، جەنگانە لە پێناو بەرزکردنەوەی دینی خوای گەورە سوبحانەه وتەعالا لۆمان باز دەکات. تەوەری چوارەم مانای وشەکان. وەلعادیات ئەسپەکانی هاتوچۆکار لە گۆڕەپانی شەڕ. ضەبحە حیلاندن پڕماندنی ئەسپ. فەلموریاتی سمی ئەسپەکان. قەدحە پریشتی ئاگر یعنی بەڵێ. فەلموغیڕاتی هێرش دەبەن. سوبحە لە کاتی بەرەبەیان یعنی بەرەبەیان. فەئەفەڕنە بڵاو دەبێتەوە بۆ هۆی هاتوچۆکردن. نەقعەن تۆز و خۆڵ. فەوەسەطنە سوارەکان دەخەنە ناو جەمعە کۆمەڵی دوژمن. لە کەنووت بەدنمەک بێ ئەمەک. لە شەهید ئاگدار. ئەلخەیر ماڵ و سامان. لە شەدید زۆر بە پەرۆش. بوعثیڕە زیندوو دەکرێتەوە. وحوصیلە کۆ دەکرێتەوە. تەوەری پێنجەم مانا و تەفسیری ئاەتەکان. خوای گەورە سوبحانەه وتەعالا لێرە سوێن دەخوا دەفەرموێ وەلعادیاتی ضەبحە سوێن بەو ئەسپانەی کەوا کەلیمەی عادیات لە عەدا هاتووە. عەدا یەعدو. کەلیمەی عەدو لە زمانی عەرەبی بە معنای چ عەدو یعنی دالەکە سکون بی. بزانە خوای گەورە لە قورئان دەفەرمێ وەلا تەسوبوا الذین کەفەڕوا ئەی موسڵمانەکان ولا تسبوا الذين يدعون من دون الله. نەکەن ئێوە جوێن بدەن بەوانەی کەوا دەپەرسترێن جگە لە خوا. لۆ فەیەسبوا الله عەدوا بغەیری عیلم. چونکە کاتێک کە ئەتو جوون بە خواکانی وان دەدەی ئەوانی جوون بە خوای گەورە دەدەنەوە عەدوا بغەیری عیلم. کەلیمەی عەدوا ئەوها دەخینرێتەوە لە قورئان دالەکە سکوونی لەسەرا نەک عەدوا. عەدو یعنی دوژمن. عەدو واتە یعنی شتێک سەر بچێشی لە بۆ شتێکیکە. چۆن تەمەشا دەکەی نەخۆشیەک هەبی ئەو نەخۆشیە لە کەسێک بگوازرێت و لە کەسی دووە. یعنی ئەو جوێندانە ئەو سیفەتە خراپە دەگوازرێتەوە لە سیفەتی کەسێکی ئیماندار لۆ کەسێکی مشریک. یعنی کات و جوێنت دا ئەوی جوێن دەدا. لۆیە دەبی کەلیمەی عەدو واتە شتێک سەر بچێشی لە بۆ شتێک. یان ئەلێرە دە بە معنای چ دێ کەلیمەی عەدو لە زمانی عەرەبی واتە کەسێک بە خێرایی بڕوا یعنی پەلە بکە لە بۆ شتێکی. بزانە ئەوە عەدوی پێدەوترێت. ئێستا مەسەڵەن لۆ نمونە کەسێک بە احتیاجی بڕوا ئەو پێی دەرن مەشی. بەڵام ئەگەر ڕۆی پێرین گورگەلۆقە کووە ئەها بە خێرای کوو لە حەجێ لە کاتی تەواف سونەتە لە شەوتی یەکەم و دووەم و سێەم ئەگەر گونجا زۆر قەلەبارغ نەبی دەتانی بە هەروەڵە بڕۆی. یان لە کاتی سعی سەفا و مەڕوا لە بەینی دوو گلۆپە کەسکە دەبی ئەو کەسی سعی دەکا بە گورگەلۆقە بە خێرایی دەڕوا لۆوەی ئەوە پێی دەوترێ عەدو واتە گورگەلۆقە بە خێرایی ڕۆیشتن. ئەو ئەسپانەش وەلعادیات خوای گەورە سوێندم بەو ئەسپانەی کەوا بە خێرایی دەڕۆن زۆر بە خێرایی دێن و دەچن لە گۆڕەپانی شەڕ. ضەبحە لەگەر ئەوەی کە بە خێرایی دێن و دەچن زۆر بە چالاکی دێن دەپڕمێنن یعنی دەحیلێنن. ئەسپ عادەتی وایە کاتێک کەوا هەز بکە شتێکی زۆر گرنگی لە پێشە دەحیلێنی وەکەوەی کە خۆی لۆ ئامادە دەکات. طبعاً حیلاندنی ئەسپ لە کاتی شەڕ ترسێکی زۆر عەنتکە دەخاتە ناو دڵی دوژمن کە ئەو سوار چاکە مجاهیدە لەسەر پشتی ئەسپەکەی دێ و دەچی بە خێرایی. ڕەنگە 50-100 ئەسپ هەیە هەمووی بەیەک جاری دەحیلێنیت. ئەو حیلاندنە خۆی لە خۆیدا دروستبوونی ترسێکی زۆر گەورەیە لە دڵی دوژمن. سبحان الله. بۆیە خوای گەورە بەو شێوەیە سوێن دەخوا بەو ئەسپانە. فەلموریاتی قەدحە و سوێندم بەو ئەسپانەی کەوا لە کاتێک کە دێن و دەچن موریات واتە ئەو ئەسپانەی کەوا سمیان لە بن پێیە
سمتيا بات آسنتي بالضبط أو هاوكو حلقيا أو هايا لبن بي أسبكي ددري آسنا وكو تيلكا بلام أستورة هتاكو سمي بيكي عزيد نخوا لبن بي ددري طبعا بزماري زارو لبن بي ددري سمكي بخوي سمي خوي زود أستورة بلام أو تيلي لبن بي ددري لكاتي كدرواتا بي عزيد نخوا وتاقتقتي زواني ليديتني عندنك خوشي لي بيدا دبي وهروها كاتك أوان دينو دتن لقد سمي بيكانيا كلو ما بليتيا لو أصنيا بريشي أقلم بياندر يعني هندبة توجمو هندبة خيراي دتن بريشي أقلم بيان در برز دبيتوا فالمغيرات صبحا سوين بو أسباني لكاتي بربياني زو مغير كلمة إغارة واتا بسداداني خلقانك لكات لناكاو وكو دري بيغمبري خوا صلى الله عليه وسلم عادتي وابو اگر بسر خلقتي دا بدا بيان لبو فتح كدني شوينك بياني زود الروي ببيعوي هسبيب كان كواتا فالمغيرات واتا او اسباني كوا هيرج دبن لناكاو ببيعوي كسي بران بدوج منان هزبكن اوان هيرج دبن لكاتي بربياني زو طبعا بزانا بربياني زو لهم لبو هم إيشتي تاك براستي بزانا بيغمبر فرمي صلى الله عليه وسلم بركة أمتي في بكوريها بركتي أمتي من لكاتي بربياني زوكيا بداخو أورو لو بركتنا معها خلق هموي شوي دانشتيو سبيني نستيا أو بركتي زوا لبياني زو هستانا روجك زو هستا براوردي بكالك روجك انت كتاخير هزتي بزانا أو روجي زو هدستي إنجازت بروبو متفنده فأثرنا به نقعا أو أسباني كوا أثرنا واتشوين وار برز دبيتوا تيتي دا برز دبتوا نقعا نقع معنا يعني توزخو لكاتي هاتو تسو لبن بيكانيا أو توزخو برز دبتوا برو آسمان توزخو لشي زور دروز دكان فوسطنا به جمعا أو أسباني كوا سوار كان كلس بشتيان المجاهدة كان فوسطنا به جمعا بهوي أو كبرزن ترسيان كم ترى لويكا لعرديبن لويا درون لسبشتي أسبكانيان حتى ناور راستي دجمن ديان بن جمعة حتى ديان خنا ناور راستي قورباني شركوا ديان بنا نيزيقنا ودجمن كانيان إن السوين دم بهمو أوانا بزانا خواي يقولوا السوين دي خوارديا هموي بأسبا صفاتي أسب بزانا أسب تنقرنقا تنقوريا لو تاك آجرك بيغمبري خوا مطحي كربي أسبا وتاك آجرك بوشي كخوا سوين دي بي بخوا أسبا بزانا بفرميت سوين دي مهمو أوانا إن الإنسان لربه لكنود براسي مروف لربه برامبر پروردگاركي خوي برامبر أو خداي كربو پروردگار وقوري ويا لكنود واتا بين مكة ناس باز قزارة كسيكا عيناد لامل كالرقة كلمة كنوت واتبدنمك يعني سبحان الله خوا أوهم نعمتي لقر كردي أو إنسانا حزب نعمة كان إخواناك نعمة كان إخواد شارتوا أخلوب كافر دوتي كافر لبروي ستري نعمة إخوادك حزب نعمة إخواناك وإنه على ذلك لشهيد وإنه وأمروفا على ذلك برامبربا بو ناس باز قزاري خوي ئاگادارە دەزانی بەڕاستی يعني لێرە مەبەستی ئەو ئاەتەتە هەموو ئینسانێک لە ناخی خۆی لە فیتڕەی خۆی خواناسە يعني زۆر جاری وایە ئەو ئینسانە لە کاتی تەنگژە کاتێک نەخۆشیەکی زۆر قڕز ڕووی تێدەکا کاتێک دەکاتە پەلەقاژە لەو کاتە دەپەنا دەباتەوە بەرخوای گەورە حتا خوای گەورە کە باسی موشریکەکان دەکا خوای گەورە دەفەرمێ کاتێک کە دەکەنە ناوەندی بەحر لەسەر پشتی باخیرەکان لەسەر پشتی سەفینەکان کە شەپۆڵەی بەحرەکان دێ لەو کاتە دەعەو الله مخلصینە لەهو الدین پەنا دەبەنە بەر خوا داوا لە خوای گەورە دەکەن بە ئەو پەڕی موحید و تەوحید و مخلصینی هاتە بە تەنها ڕوو لە خوا دەکەن بتەکانی خۆیان لەبیر دەکەن سبحان الله دەزان تاکە فریاد ڕەسێک تاکە هێزێک خوای گەورەی سبحانه وتعالى بزانە وإنه على ذلك أو إنسان لناخو فطرة خوي برامبر خواي قور سبحانه وتعالى لشهيد ئاگادارە کە جگە لە خوای گەورە هێزی شتر نییە
جگە لە خوای گەورە فریاد ڕەسێکی تر نییە وئینەه بەڵام ئەو شتێک کە ئەو ئینسانە سەرگەردان دەکا وا دەکە ئەو ئینسانە ئەو هەموو نیعمەتی خوا لە بیر بکە وئینەه لحب الخەیر لەشەدید بەهۆی ئەوەی ئەو مرۆڤە لحب الخەیر لە بۆ خۆشەویستی ماڵ و سامانەکەی لە شەدید خۆشەویستیەکی زۆری هەیە لە بۆ ماڵ و سامانەکەی بۆیە بەرەو کوفری بردیە ها خوای گەورە فەرمووی ئین الئینسان لەیەطغا ئەن ڕآه استەغنا ئەو ئینسانە تووشی تۆغیان دەبی لە خۆبایی دەبی خۆی دێنێت ڕیزی خوا نەعوذ بالله کەینێ ئەن ڕآه استەغنا کاتێک خۆی بینیەوە بە دەوڵەمەندی بۆیە بڕاستی لە خۆبایی بوون صفەتێکی زۆر خراپە زۆر ماڵوێرانیە ها خوای گەورە دەفەرمێ وأما إذا ما ابتلاه ربه وأما إذا ما ابتلاه ربه فأكرمه ونعمه زانا فيقول ربي أكرمه كاتك خوي دي توبة دولة من دي كل أدري بابا خوا ريزي لمنايا أمن بشان شكوي خون بيدام كدي قارون إنما أوتيته على علم عندي ديو بعلم الشارزاي خون بيدام كردوا موسى لو داوي شتي كم ليدكا أمن بخون بياوشي ليزان وزانا چەند مصیبەتە ئینسان ئەوها خۆی لێ بگۆڕێ ئەفەلا يعلم إذا بعثر ما في القبور ئایا ئەو ئینسانە نازانێ بیر ناکاتەوە لە ڕۆژێک ئیذا بعثر کاتێک کە زیندی دەبێتەوە ما في القبور ئەوەی لە ناو قەبرەکانە زیندی دەبتەوە ئەو ئینسانە یەکێک لەوانەیە کەوا زیندی دەکرێتەوە لە ناو گۆڕەکانی دێتە دەر وحصل ما في الصدور هەرچی لە ناو دڵیەتی لە کوفر لە شرک لە خراپەکاری هەر هەمووی حصیلە هەر هەمووی ئاشکرا دەبی یان بەرهەمەکەی دەدورتەوە بەرهەمی شرکەکەی بەرهەمی کوفرەکەی بەرهەمی بەدنمەچیەکەی هەر هەمووی دێتە حاصلات کەچی حاصلاتەکەی شەرمەزاری خوای گەورەیە شەرمەزاری ڕۆژی قیامەتە چوونە ناو ئاگری دۆزەخە خوا پەنامەمدا ئین ربهم بهم ئەو ئینسانانە با بزانن پەروەردیگاریان بەرامبەر بەوان يومئذ لو روجي قيامته دا لخبير زور ئاگدارە بە کار و کردەوەکانیان خوای گەورە بێ ئاگانیە دەزانی لە دنیاتیان کردیە بۆیە خوای گەورە تاک تاچی کردەوەکانیان دێنێتەوە بەرچاو بە سەحیفەی ئەعمالەکانی خۆیان بە دیکۆمنتاری دێتە بەردەستیان لە تەرازووی کردەوەکانیان لۆیان دەچێشی لە پاشان هەر هەمووی دەکرێتە کتێبێک و تەوقێک بەبلیانەوە دەکرێت تەوەری شەشەم سوود و پەندە هەڵێنراوەکانی ئەو سوورەتە پیرۆزە خوای گەورە لەبەر گەورەی و پیرۆزی خەبات و تێکۆشان و غەزا لە پێناوی خوای گەورە وێنای گۆڕەپانی جەنگمان بۆ دەکات دووەم خێر و بەرەکەتی هەموو شتێک لە بەرە بەیانیدایە سێەم هەموو نیعمەت و چاکێک بە شێوازی تایبەت سوپاس دەکرێت بەکارخستنی نیعمەت لە شوێنی خۆی سوپاس گوزاری خوای گەورەیە یعنی هەر نیعمەتێک لە شوێنی خۆی ئەگە بەکارەتینا یعنی ئەوە تو سوپاسی خوان لەسەر کردیە یەکێ لەوە کارەکانی ناسوپاس گوزاری خوای گەورە خۆشویستی ماڵە بە ئەندازەیە کە مافی خۆی پێ نەدەیت یعنی ئەگە مافی ماڵەکەت پێ نەدا واتە لە حرام بەدەستینینا لە حرام سرف کرد ئەوە یەکێکە لەوەی کە سوپاسی ئەو ماڵت نەکردیە چاکترین هۆکاری چاکەکردن بێگەردی و پاچی دڵ و دەروونە و یەکتاپەرستی و بڕوابوونە بە ڕۆژی دوای و زیندووبوونەوە تەوەری حوتەم ڕوونکردنەوە چەند زانیاریەک دەربارەی ئەسب بە زمانی عەرەبی پێی دەوترێ حیسان وشەی حیسان لە حیسنەوە هاتووە واتە خۆپارێز بۆیە ئەو ناوی پێدەوتە چونکە ئاو تۆکەی دەپارێزرێت جود نابێت تەنها لەگەڵ ئاژەڵی زۆر چاک نەبێت تەواان ئێستا هەندێک کەسێ دەڵێن ئیشیان چییە بەس تەنها ئەسپی بەخێو دەکەن تۆی ئەسپی ڕەسەن دەینن دەڵێن جاروێ قەترەی دەفرۆشنەوە یعنی بە قەتەرات دەفرۆشنەوە تۆیەکەی بە چەندین دۆلار یعنی بە پارەی هائیل دەفرۆشنەوە چکە ئەو ئەسپە زۆر ڕەسەنە بزانە حتا ئەسپێ درێن بە چەند دەفتەر دەفرۆشرێتن نێرەکەی پێی دەوتری خەیل بۆیە ئەو ناوی لێنراوە چونکە لە ڕۆشتن زۆر بەلار و لەنجەیە یعنی ئەوها ناری خۆیەلا واتە یعنی ئەو کەسێک کە تەکەبور و خۆی بە ناز و فیزەوە بڕوا لێش بە خەیلی دەوترێ خەیل تایبەتمەندیەکانی ئەسب پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم دەفەرمێ خێر و چاک پێغەمبەری خۆشەویست خێر و چاکەی پەیوەست کردووە لە نێو چاوانی ئەسب کە دەفەرموێ الخەیل معقود في نواصيها الخير إلى يوم القيامة
الأجر والغنيمة واتأسب نبتواني خير وتاكي بيويا تاروجي دواي كباداش دسكوتي زنجي بهوي وبدس دكويت بخاري ومسلم أو حديثي الروايات كردوا دوام باشترين بشتيه بۆ ڕێگاوبان و غەزا کردت طبعا بزانە کاتی خۆی ئەگە کەسێک ئەسپەکی باشی هەبایە وەکو ئەوەی چۆن ئێستا کابرا ڕەنج ڕۆڤەرێکی هەبی یان مۆنیکایەکی هەبی لگززەکی هەبی یعنی چەند لەوەی باڵاتر نییە و سیارانە وەکو ئەوەی وابوو سبحان الله لە دووی ئەو زەماین لە دووی جێدرێژ ئەوها سێم تاکە ئاژەڵێکە خوای گەورە سوێندی پێ خواردووە چوارەم خاوەنی دەنگێکی بەتین و کاریگەرە کاتێک دەحیلێنی پێنجەم یەکەم سوار چاچی ئەسب پێغەمبەر ئیسماعیل بووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت شەشەم پێغەمبەری خوا خاوەنی هەفت ئەسب بووە بە ناوەکانی سەکب واتە داڕژاو یعنی کە دەڕۆی کو ئاو دەڕژێ ئەوها بە خێرایی ئەو ئەسبە دەڕۆیشت واتە لە ڕۆیشتن وەک ئاو نەرم و لەسەر خۆ بووە لەحیف یەکێشتن لە ئەسپەکانی ناوی لەحیف واتە لول پێچ واتە لە خێرایی ڕۆیشتندا زەوی دەپێچێتەوە زۆر بە خێرا بوو ئەس پێشتری پێغەمبەر ناوی ئەلمورتەجیس واتە دەنگخۆش چونکە خاوەنی حیلاندنێکی زۆر خۆش بووە یەکێشتر لە ناوەکانی ئەسپی پێغەمبەر ناوی لیزاز واتە وەستێنەر پێشبڕچەی لەگەڵ هەر ئەس پێشتر کرد بێت ڕای گرتووە وەستاندوێتی لێ پێیدا ئەو ناوی لێنراوە یەکێشتر لە ئەسپەکانی پێغەمبەر ناوی مەلاویح بووە یەکێشتر ناوی ئەڵضەرس بووە یەکێشتر ناوی ئەلوەرد واتە گوڵ هەفتەم خوای گەورە دوو ئەرچی سەرەکی ئەسب باز دەکات ئەوی سواربوون و جوانیە خوای گەورە وەصفی دەکات دەفەرمێ والخيل والبغال والحمير لتركبوها وزينة ويخلق ما لا تعلمون الخيل هم بزانا باسي أسب دكات بغال دول ريزنات بارجين ماين والحمير جويدريش همو أوانا خواي يقول من لتركبوها لو يكبيك أنا بشتي خوتان سواري بن وزينة ولا بود زوانية حجتم حكمي خواردي قوشتي أسب لما سبي إمام الشافعي حلالة ببلغينها النبي صلى الله عليه وسلم يوم خيبر عن لحوم الحمر ورخص في لحوم الخيل بلام لا إمام أبو حنيفة ومالك وأوزاعينا بسن مكروها والله أعلم وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين